لێرەدا تێکەڵ و پێکەڵێکی یەکجار ئەوەی دوا ڕۆژ شتێک بەجێ بێلێ کە شانازی هەمومان بێ. بەخێر بێن ێوارەتان باش کە بیرەوەریەکانی دی بە ناوی گەشتی ژیانم لە کۆیەوە بۆ لەندەن و زۆرم پێخۆشە ئەگەر بە جوانی بیخوننەوە. ڕاستە زۆر حەوادیسی تێداوە چی فەرمووی دەستگریانی، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەمن تانیتم بێمەوە کۆیە بێمەوە هەولێرێ دوایە بچمە کۆیە لە ساڵانێکی زۆر سەختی شێ بکەم لە 16ەوە چەند جار لە جێش بان کرێم بە من برێن دەبی ئیلا پێمان برێ دکتۆر خالی دیبرال لە چێە ئەمنج برێم هاتە مەشاکەن ئەوە چیە دەرێمەوە حاجی قەڵایە بڕۆن لەوێ بهێنن. ئەمن ئەوها معاملە لەگەر عسکەریان کردێت. عسکەری مەسئولی کۆیە پێم گۆگوتم شوف ئەدا هەتا چاری ئێوارە ئەمن مناقەشەم لەگەر کرایە. کاتی چوومەوە مارە کاکم گوتی کچم ئەوە لۆ هەتاخیر بووی. گوتم کاکە وەڵات جێش هاتنە خەستەخانەی ئەو مناقەشاتە بوو. یەکسەر تەلەفۆنەکەی برن کرد گوتی قادر وەرە. کاکم گوتی قادر چیە؟ گوتی یاقن نەبێت و قادر هات. قادری برای سلەیمان نەجاوی تازە ڤۆڵگاکەی کڕی بوو سعاتیش بۆ 5. یاڵە گوتی خۆت حەزر چییە کاکە؟ گوتی کودێلم ببتە ڕۆژی دووەم ئەو جارە دەدبەن ناتینەوە. بەو شەوەی مەچوینە بەغدا مانجی دەی 16 کاتی چوینە بەغدایە نۆسبەینە ئەمنی بردنەکەن مەردان عەلی ڕەحمەتی طبعاً قادر سەراف وەکو برازای بوو بەس کوڕی خۆی بوو. قادر سەراف یعنی شەریکی کاکم بوو لە هەموو شتەچی لە بەغدا گوتی ئەوە چی کردی عەتیە دیسان؟ چونکە ئەوەی شاکلمان هەبوو لە کولێ لەوێ بەهانام دەهات. وەڵا گوتی لۆ خۆی با پێت برێ. یاڵە گوتی دەوام کە لە جمهوری بەغدایان دەوام کرد. طبعاً لەوێش خوازمان لە کورداتی نەینا دوول لە ڕۆی ئەو مەدرسەی گەلک بێعەقل بووین. پرایۆرەتیەکەمان کورداتی بوو ئەو جا خوێندن بۆ تۆپ. ئەلحەمدولای لەو تۆپیش دایم لە پێشەوە بووین. لەو ڕۆژانە لە عەمان بووین دەورەی ما هەمووی 25 کەس ماین. گوتم نەوزاد لۆ بێعەقل لۆمان دەکرد نەوزاد ڕفعات. ئەجا لەوێ مامەوە مەدینە تۆپیش 2 سار و نیو بۆ 3 سار. ئەوجا بێعساتمان لۆ دەرچوو چوین لێ بۆ دکتۆرای لەوێش 5 ساری خۆم تەواو کرد بە تەنیا. ئەمن خۆم هەر ناچێشم برێم ئەمن زۆر ئازام نەخێر ئازارم زۆر دیتە بەس پیاویم نیش دیارە پیاوە بووە حەزی لێ بۆ خزمەتی وڵاتی بکە نەک خزمەتی خێزانی منداری. وەری دەنووسی جیاوازە لەگەر نووسینەوەی ژیاننامە لە ئەدەبی ئینگلیزیدا، بەڵام کە دەڵێی ژیاننامە تۆ قارەمان و ئەکتەر و پاڵەوانی ڕووداوەکانی 21 نووسراون. لە ئەکامی لێکۆڵینەوەکەیدا گەیشتۆتە ئەوان ڕووداوی گرنگی تێدا هەیە. بۆی کەەوە کاتەکەی کورتکەینەوە یەکسەر دێمە خاڵی گرنگەکانم کۆ کردوتەوە. یەکەمیان نووسینەوەی بیرەوەری زۆر من وەکو خۆم کە سەرپەرشتیاری ئەو کتێبم کردووە بەڕاستی کتێبێکە پڕ لە زانیاری و دەتوانین لە داهاتوودا سوودێکی زۆر باش بە کۆمەڵگەی کوردی بگەینێ. لە چەند ڕوویەکەوە وەکو کتێب دەتوانین سوودی لێ بینین کە زانیاری ڕابردوومان بۆ دەژێڕێتەوە و ئەزمموی دکتۆرێکە کە زیاد لە 50 ساڵ کاری پزیشتی ئەزمموی کاری پزیشتی دەجێڕێتەوە و کەسێکە ڕووداوەکانی کوردستانمان بۆ دەجێڕێتەوە. اینجا لە ساڵی بڵین دەتوانین ڕووداوی سەدەیەکمان بۆ دەجێڕێتەوە. بۆ خۆی دکتۆرەس موالیدی ساڵی 1943 3 ڕۆژ دوای ئەوەی مەلای گەورە لە کۆچی دوایی دەکات دکتۆراتێ لە دایک دەبێت و لەوێوە ئەزمموی ژیانمان بۆ دەرجێڕێتەوە هەر لە منداڵیەوە و دواتر چوەتە قوتابخانە و دواتر چوەتە بەغدا بۆ خوێندنی باڵاوە تۆبی تەواو کردووە دواتر چۆتە بۆ لەندەن و دواتر گەڕاوەتەوە بۆ کوردستان و بەشێک لە کێشمەکێشمی سیاسی و بڵین ئەو شەڕ و کوشتارێک کە لە ساڵی هەفتاکان و بڵین هەشتاکان لە کوردستان هەبووە لە نێو نەخۆشخانەکانی کوردستان هەبووە بە شێوەیەکی زۆر جوان ڕووداوەکانمان بۆ دەژێڕێتەوە و لە باسی کۆڕەوەکە بە شێوەیەکی زۆر جیاواز دکتۆراتیا نووسیوێتی و دەتوانم بڵێم یەکەم سەرچاوەیە لە کورد بەو شێوە جوانە بەو شێوە ورد و دەقیقا کۆڕەوە مەزنەکەی
بڵین جێڕابێتەوە لە بەشێکی تر کە سوودی زۆر لە کتێبەکە دەبینن پێم وایە قوتابیانی کۆلێژ و پەیمانگا پزیشکیەکانن و سیچی طوبی بەگشتی دکتۆر و بڵین کارمەندی پزیشکی بەگشتی سوودێکی زۆر لە کتێبەکەی دکتۆراتیا وەردەگرن چونکە ئەزمموی دکتۆرێکە لە نێو نەخۆشخانەکانی کوردستان و لە نێو نەخۆشخانەکانی بەغدا و بڵین تاران و سعودیە و لەندەن لەبەرەوە پێم وایە ئەگەر کەسێکی ئاستایی سوودێکی زۆری لێ ببینێ کەسێکی بواری پزیشکی 10,000 زیاتر سوودی لێ دەبینێ. شێوە قسەکردنی بنزاری ژنانی کۆیی کە شێوەیەکی تایبەتیان هەیە لەگەڵ کۆی بنزار و شێوەکانی هەموو کوردستان جیاوازە. ترنیە مەلای گەورە دەڵێ ئەوەندەم شاری کۆیە لە عەزیزە بە دوڕ و لە علی نادەم مرکەبەشی بەعینی جەنەت الخولد لە عەبدی. دکتۆرە لە یادداشتەکانی سەرەتا بکە یەکەم قسام بکەین. بەڕێزانم مێژووی نووسینەوەی بیرەوەریی مردووە بەڵام وای جێڕاوەتەوە کات و شوێنەکەی هەندێک کاریگەرە مێژوویی دیاریکرا و لە مێژووی